بەناوی خوای پەروەردگار من ڕووپاک ئەحمەد کاندیدی ژمارە 4 لە لیستی 147 کۆمەڵی دادگەری هاوڵاتیانی خۆشەویست کوڕان و کچانی ئازیزی وڵاتەکەم موچە خۆرانی ستەم لێکراو کرێکارانی فەرامۆشکراو ئەی ئەوانەی بەرپەسکی ئازادی لەم هەرێمەدا ژیانی لێسەندونەتەوە دەنگدەرانی هۆشیار پاراستنی خێزان و کۆمەڵگە بەرگریکردن لە ئازادی تاک وەرگرتنەوەی مافە یاساییەکانی کرێکاران پشتیوانی لە دەرچوەدانە مەزراوەکان و مامۆستایانی وانەبێژ و وجودمان لەسەر شەقام و لە تەنیشت دەنگە ناڕازیەکان ئەرک و هەڵوێستی کرداریانەی 4 ساڵی ڕابردوومان بوو بەداهاتووش لەسەر بیر و باوەڕی خۆمان لە خزمەتکردنی هاوڵاتیانمان بەردەوام دەبین خەڵکی بە وەفای بازنەی هەولێر و دەوروبەری گوند نیشینانی خەباتگەڕ من وەکو ڕووپاک ئەحمەد لە ماوەی 4 ساڵی ڕابردوو لە کاری پەرلەمانتاریماندا بەرگریکردن و پاراستنی خێزان و کۆمەڵگاکەم ئەرکی سەرەکیم بووە لە هەموو ئەو پیلانە ناشیرنانەی کە بۆ هەڵوەشانەوەی خێزان دانرابوون وەک داخستنی چەندین شوێنی مەساج یانەی شەوانە ڕاگررتنی هەمواری یاسای توندوتیژی دژی ژنان مافی کرێکاران لەبیر ناکەین و کار دەکەین بۆ دابینکردنی هەلی کاری زیاتر بۆ کرێکارانی خۆماڵی و جێبەجێکردنی یاسای کار لە کەرتی تایبەت تاواکو گەنجەکانمان بەهۆی بێکاریەوە ناچار بەجێهێشتنی وڵات نەبن وەک ئەزمموی 4 ساڵ لە ئەندامی لیژنەی یاسایم لە پەرلەماندا بەڵێنتان پێدەدەم بە دەرچوونەوەم لە پەرلەمان بە هەموو هێز و توانامەوە ڕێگری لە دەرچواندنی هەر یاسایەک بکەم کە لە بەرژەوەندی تاک بە تاکی ئێوەدانە بێت و لەگەڵ دەرچواندنی هەر یاسایەکیشدا دەبم کە ژیان و کەرامەتی هاونیشتیمانان دەپارێزێت هەر بۆیە چاڕوانی لێتان ئەوەیە ڕابردوون بکەنە پێوەری بەخشینەوەی متمانە و لە ڕۆژی دەنگدان لەسەر سندوقەکانی دەنگدان کاندیدی ژمارە 4 لە لیستی 147 کۆمەڵی دادگەری لەبیر مەکەن ڕابردوون متمانەیە بۆ داهاتوو